ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەڕێیانی ئاوکار ماتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بە سەرکردنی 4 هاوڵاتی لە شاری سەقز. وتنی گۆرانیەکی کوردی لە پاڕلەمانی تورکیا بە مەبەستی دەربڕینی ناڕەزایەتی. ئاشکرابوونی زیندانێکی نهێنی لە شاهینشەهری ئیسفەهان. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری زاهدان و لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی دەستگردی ئیسفەهان و عادڵابادی شیراز. ڕفاندنی مێرمنداڵێکی تەمەن 16 ساڵ لە سەرپێڵی زەهاو. ڕۆژی دووشەممە 27 گەلاوێژی 1404 هەتاوی وریا ئامیری مێرمنداڵی تەمەن 16 ساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتڵعات بۆ سەر ماڵەکەیان دەست بەسەر کراوە و دواتر بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. بە پێی راپۆرتەکان هێزە ئەمنیەکانی ڕژیمی ئیسلامی بەبێ بەڵگەی قەزایی ناوبراویان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرد. هەروەها جێگای ئاماژەیە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی سەبارەت بە شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی وریا هێشتا هیچ زانیاریەک لەو بوارەوە لە بەردەستانی. دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە شاری سەقز. ڕۆژی دووشەممە 27 گەلاوێژ 4 هاوڵاتی لە شاری سەقز لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتڵعاتەوە بە توندوتیژیەوە دەست بەسەر و دواتر بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 هاوڵاتی بە ناوەکانی زەکەریا مرادی، مێهدی کەماڵی، ئومید ڕەحیمزادە و محەممەد ئەمینپور بە هێرشی ئەو هێزانە بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و تەنانەت دەستیان بەسەر هەندێک لە کەلوپەلەکانیشیان داگرتووە. شانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانی ئەو 4 هاوڵاتیە هیچ زانیاریەک لە بەردەستانی. وتنی گۆرانیەکی کوردی لە پاڕلەمانی تورکیا بە مەبەستی دەربڕینی ناڕەزایەتی. ڕۆژی چوارشەمە 29 گەلاوێژ نوێنەرێکی حزبی کۆماری خەڵک لە پاڕلەمانی تورکیا بە وتنی گۆرانیەکی کوردی دژ بە قەدەغەکردنی کۆنسێرتی کوردی لە وڵاتە ناڕەزایەتی دەربڕیوە. نور حەیات ئاتجا کایشۆغڵو نوێنەری حزبی کۆماری خەڵک لە پاڕلەمانی تورکیا ئاماژە بەوە دەکات کە قەدەغەکردنی زمان و کولتور لەلایەن دەوڵەت و دەسەڵاتدارانەوە کردەوەیەکی نایاسایی و دژە مرۆڤانەیە و پێویستە حکوومەتی تورکیا سەبارەت بە چارەسەرکردنی پرسی کورد زیاتر هەوڵ بدات. ناوبراو هەروەها ئاماژەی بەوە کردووە کە ئەم کردەوەیە دەنگدانەوەیەکی ئەرێنی لە نێو تەنانەت نوێنەرانی حزبە دەسەڵاتدارەکانەوە بووە و پشتگیری لێکراوە. ئاشکرابوونی زیندانێکی نهێنی لە شاهینشاری ئیسفەهان. لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا بە وتەی سەرچاوەکانی هەواڵ چەندین بەڵگەنامە سەبارەت بە بوونی زیندانێکی نهێنی لە شاهینشاری ئیسفەهان بەڵاو بووەتەوە. بە پێی ئەو بەڵگانە شوێنێک لە شاری شاهینشەهری پارێزگای ئیسفەهان لە تەنی شرکەتی بیسکویتی بێهشت ئەخەوان کە وەکو کەمپیکار ناودەبرێت لە ڕاستیدا زیندانێکی نهێنی ڕژیمی کۆماری ئیسلامیە کە بەدەیان بەندکراو لەو شوێنە لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. بەڵام بەهۆی شاردنەوەی ئەو شوێنە لە دانیشتوانی ناوچەکە هێشتا خەڵک ئاگادار نین و لە چاویەوان شاراوەیە. بە پێواڵەکان بەندکراوانی ئەم زیندانە ڕووبەڕووی زەختێکی زۆری جەستەی و دەورونی دەبنەوە و ئەو شوێنە وەکو شکەنجەگای ڕژیم بەکاردەهێنرێت. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری زاهدان. ڕۆژی چوارشەمە 29 گەلاوێژ کرێکارانی شارەداری زاهدان دژ بە خراپی دۆخی ژیانیان و پێنەدانی حەقدەست لە بەردەم بینای شارەداری ئەو شارە کۆبوونەتەوە. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زۆرتر لە 5 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و ئێستا تەنانەت توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانیان نییە. بەشداربوانی کۆبوونەوەکە خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها بایەختانی ڕژیم بە دۆخی ژیانی کرێکاران. دەست بەسەرکردنی چالاکێکی کرێکاری لە تاران.
لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی کرێکاری بە ناسناوی مێهدی جەهانگیری بۆ چەندە هەمین جاری بەردەوام لەلایەن دەستگای ببورن لەلایەن هێزەکانی ئیداری اطلاعاتەوە دەست بەسەر کراوە. ناوبراو ڕێکەوتی 26 سەرماوەزەی ساڵی 1403 هەتاوی لەلایەن هێزانیەکانی ڕژێمی ئیسلامیەوە بە تۆمەتی دەربڕینی ناڕەزایەتی دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا لە شارۆچکەی پیشەسازی گۆلگۆنی تاران دەست بەسەر و پاشماوەیەک لێپرسینەوە ئازاد کرا. هەروەها جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنیم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانی ئەم جارەیەوە هاوڵاتیە هیچ زانیاریەک لە بەردەستانی. وتنەوەی درۆشم دژ بە ڕژیم لە مێهرویلای کەرەچ. شەوی سێشەممە 28 گەلاوێژ 1404 هەتاوی دانیشتوانی شارۆچکەی مێهرویلا لە شاری کەرەچ بە وتنەوەی درۆشم دژ بە نابەرپرسیاری ڕژیم لە ژیانی خەڵکدا ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتوون خەڵکی ئەو شارۆچکەیە هاوکات لەگەڵ پچڕانی کارەبا بێدەنگ نەمانوە بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر، مەرگ و نەمان بۆ خامنەیی، تووڕەیی خۆیان هێنایە زمان و خوازیاری هەڵوەشانەوەی ڕژیمی گەندەڵی کۆماری ئیسلامی بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی دەستگردی ئیسفەهان و عادڵابادی شیراز. لە ڕۆژانی ڕابردوودا دوو بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و کوشتنی بانقاست لە زیندانەکانی عادڵابادی شیراز و دەستگردی ئیسفەهان ئێعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێکی ژن بە ناسناوی مەحسا ئەکبەری خەڵکی شارستانی لارستان سەر بە پارێزگای فارس بە تۆمەتی کوشتنی بانقاست لە زیندانی عادڵابادی شیراز ئێعدام کراوە. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی حسێن کەریمی خەڵکی خۆینی شەهر سەر بە پارێزگای مرکزی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی دەستگردی ئیسفەهان ئێعدام کراوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکاتتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.